سەیرێکی کاتژمێرەکەی کرد و بە پەلە جگەرەکەی فڕێدا و چوو. نزیک نیوەی نەکێشا بوو. لەبەر ئەوەی هەوا زۆر سارد و شێتار بوو، جگەرەکە بە تەواوی نەسووتا و دوای کەمێک کوژایەوە. یەک دوو قنە جگەرەی تر لەو نزیکەیە کەوتبوون. جگەرەکێشی ئەم وڵاتە هەمیشە نزیک 10 چرکە کات کورت دەهێنن، بۆیە پیان ناگەن کە جگەرەکەیان بە تەپڵی سەری تەنەکە خۆڵەکانی ناو شارا بکوژێننەوە. ناچارن بە پەلە فڕێ بدەن و بچن. نازانم بۆچی هەمیشە ئەو 10 چرکەیە ئاقرتێنن. ئەیانەوێت لەو 10 چرکەیە ڕێک چ کارێک بکەن. زۆر جار کە بیرم لەو ڕەفتارە کردەوە، هەڵوێستێکی نەرێنیم هەم بەرەو کەسانە ئەگرت. بەڵام ماوەیەک بوو شتێکی سەیر سەرنجی ڕاکێشا بوو. کەسانێک هەن لە ناو ئەم شارە ئاوانەیە کە پارەی جگەرەیان پێ نییە و گیانیان وا بەو کەسانەوە لە ناوەختێکە جگەرەیەک هەڵەکەن و لە ناکاوێکە هەست دەکەن درەنگە و جگەرەکان بەنیوە کێشی فڕێ ئەدەن و ڕائەکەن. لەو ڕیزەدا تەنیا 5-6 دوکانێک هەن. ئیتر ئێرە بازاڕچەی گەڕەکە. وێزگەیەکی پاسی تایە و هەروەها شوێنێک کە لێرە پێی دەگوترێت جۆب سەنتەر کە ئێرە زۆر قەرەباڵغ کردووە. لە بەریتانیا بەردەم جۆب سەنتەرەکان و وێزگەی پاسەکان زیاتر لە شوێنانی تر جگەرەی نیوە کێشیان تیا ئەبینرێتەوە. لەو بارەیەوە ئامادەم گرێ و لەسەر هەموو ئەو پارەیە بکەم کە لەسەر هەژمارەکەمە و هەمووی ئەوەشی کە لە گیرفانمایە و لە ناو جانتاکەمایە. ئەتوانم زۆر بە جوانی ڕوونی بکەمەوە. بابەتەکە زۆر ئاڵۆز نییە. تەنیا پێویستی بە تۆزێک سەرنج و وردبی نییە. سەرەتا باسی وێزگەی پاسەکانەکەم. لە بەریتانیا زۆر ئاساییە پاسێک 10 خولەک دوا بکەوێت، 10 خولەک زوو بێت یان هەر نەیەت. کەسیش لەو بارەیەوە کێشەی نییە. هەرگیز نەمبیستووە کەس بۆڵە و گلەیی بکات. هەموو ڕاهاتوون لەگەڵ دۆخەکەیە. کێشە هەر ئەوە نییە خۆ. ئەم شارە 2-3 جۆرە پاسی تایە. هەر کامە و بەجیا تیکەتی خۆی ئەفرۆشێت. 2-3 هێڵی شەماندەفەریشی تایە. هەستەکەم بە جۆری ڕێکیان خستووە کە ئەگەر بتەوێت ڕێگەیەکی تۆزێک دوور لە ناو شارا ببڕیت، بەشێکی ڕێگەکە بە پاس و بەشێکی بە شەماندەفەر بچیت بۆ ئەوەی 2 جار تیکێت ببڕیت. و ئەگەر بتەوێت هەر بە پاس بچیت و 1 تیکێت بکڕیت بە جۆرێ ڕێکخراوە کە هەر دەبێت پاسێک بگۆڕیت. جگەرە کێشێکە هەرگیز دڵنیا نییە چەند خولەکێکی تر پاس دێت. بەڕای تۆ ئەگەری ئەوەی کە جگەرەکەی تەواو کێش بکات لە چاو شوێنانی تر کەمتر نییە؟ بە دڵنیاییەوە کەمترە. بۆیە پێشنیارت پێ ئەەکەم ئەگەر خۆت جگەرە کێش نیت و بەسەرت نهاتووە، لەمە بەدووە سەرنجی ئەو دیاردەیە بدەیتەوە. با بچینە سەر جۆب سەنتەرەکە. جۆب سەنتەر لە ڕاستیدا شوێنێک نییە کە کاری تیا بکەیت. یان لەوێ کار بدۆزیتەوە، یان هەوڵ بدەن کارت بۆ بدۆزنەوە. بەڵکو شوێنێکە نزیکەی 20 کارمەندیتیایە کە هەر کامەوە لە پشت مێزەکە دانیشتون و لە کاتژمێرێکە لانی کەم 4 کەسی بێکارە بینن و 2 پرسیاری لێەکەن. 1 بۆچی کار ناکەیت؟ 2 چه هەوڵێکت داوە بۆ ئەوەی کە کارێک بدۆزیتەوە؟ پێشنیاریشی پێەکەن کە هەرچی زووتر بچێتە سەر کارێک. ئەگەر ناچاری ئەکەن لە بەڵەتی ئەو یارمەتیە مانگانەی وەری ئەگرێت بچێت کار بۆ ڕێکخراوی خێرخوازی بکات، ئەویش بە خۆڕایی. هەموو کرێکارێکی سادە ئەوە ئەزانێت کە ئەگەر بیەوێت بە سپی کار بکات و باش بدات بە دەوڵەت، داهاتەکەی لە باشترین حاڵەتە بژیونەمرە. بۆیە زۆر جار ناچارە بن بە ڕەش کار بکەن. هەڵبەت زۆربەی خاوەنکارەکانی ناوبازاڕش ئەوەیان پێخۆشە، چونکە لە چاو کاری سپی تۆزێک کەمتر ئەدەم بە کرێکارەکە. وەرگرتن و دەرکردن و تەنانەت پارە خواردنی کرێکار زۆر ئاسان دەبێت بۆیە. کرێکارێکە بە ڕەش کاری کردووە ناتوانێت بە یاسا حەقی خۆی بسێنێت. هەندێک کەسیش شەڕ ناکات بۆ ئەو پارەیە. کەواتە جۆب سەنتەر بەتایبەت بۆ جگەرە کێش ناوەندی گوشاری دەرونیە، نەک ناوەندی کار. هەمیشە پێم سەیر بوو کە پەیامبەری ئیسلام کە 23 ساڵ قسەی کرد، ملیۆنان مەلال لەو کاتەوە 72,800 وتاری هەینیان ئامادە کردووە و بەسەر خەڵکا خوێندویانەتەوە. هەمیشەیش هەستەکەی قسەی تازایان پێیە. هەڵبەت دەرخستنی قسە و چیرۆکی تازە لەسەر شتێکە یەکجار ڕوویداوە وا ئەکات خودی ڕووداوەکە کەمکەم ون ببێت لە ناو چیرۆکەکانە. ئەو وتار و چیرۆکە نوێیانە بەو هەموو جیاوازیەوە هێشتا مرۆڤەکان دێنە سەر ئەو باوەڕە کە ئەمە هەمووی باسی یەک شتەکەن. بەڕاستی ئەمە هونەرە.
هونەری ئاخاوتن. لە وڵاتەیشە ناوەندی کار وا لە مرۆڤەکات کە هەموو هەفتەیەک چیرۆکێک بهۆنێتەوە و هۆکاری بێکاریەکەی بلکێنێت پێیەوە. هەندێک جار چیرۆکەکە کلک و باڵی پێوەیە، بەڵام هێندە جوانە کابرای ناوەندی کار هەر حەیفی لێدێت باوەڕی پێ نەکات و بەرچەسپی درۆی لێ بدات. ئێستا بەڕای تۆ کرێکارێکە بە سۆکە سۆکی ئەو پاسانە دەگاتە بەردەم ناوەندی کار و چیرۆکێکی پێیە کە تا ئێستا بالی نەداوە و لە ئەگەری دەرخستنیدا بۆی هەیە بڕوای پێ نەکرێت و ببێتە سەرێشە بۆی. ئەگەری ئەوەی کە هەر دابەزی لە پاسەکە جگەرەیەک دابگیرسێنە چەندە؟ ئایا کەسێکە ئەوەنەت لە ڕاوکێ هەیە ئەتوانێت وەک حاڵەتی تر جگەرەیەک تەواو کێش بکات؟ ئێستا باواز لەوە بێنین. بابەتی جگەرە فڕێدان لە بەریتانیا بە شێوازێکی بەربڵاو باوە، تەنانەت خەوش و خاڵێکی زۆریش لە هەموو کەنارجادەیەک ئابەدی ئەکرێت. کەسێکە لە سویسرا جگەرەی لێ ببڕێت و پارەی پێنەما بێت، لە لۆزان هەتا زوریخ دووخنە ژگەرەی دەست ناکەوێت. ئێستا کەمکەم خەریکم بیر لەوە ئەکەمەوە کە هەموو وڵاتێک سەرەتاتکەی تایبەتی خۆی هەیە لە ناو بازاڕەکانیە. بەریتانیا یەکێک لەو وڵاتانەیە کە ڕێژەی گەرتی و بێخانولانی زۆرە. دەچیتە هەر شوێنێک بە ڕوخساری نوێوە دەرەکەون. هیوای هەیە موشە ئەکات دەسەر زەویە شتێک بدۆزێتەوە. هەیە لە بەردەم فرۆشگا گەورەکانە سەگێکی گوناح لە پاڵ خۆیان ئەبەسێتەوە و پەرتووکێکی قەڵەوی چۆکن ئەگرێ بەدەستەوە و کاسێک لە بەردەمی خۆیان دائەنێت بۆ ئەوەی کە بێت کاولاڵە خەیری پێ بکەن. ئەو کەسانە فیزن نییەن، ئەوانە کەسانێکن هێشتا ماویانە بڕوخێن. بەشێکیشیان ڕوو لە ڕێکخراوە خێرخوازیەکانەکەن بۆ خواردن و هەندێکیش ئەکەونە دزیکردن، چونکە ئەوەی ئەوان بۆی ئەگەڕێن نە لەسەر زەوی ئەکەوێت نە ڕێکخراوی خێرخوازی ئەی بەشێتەوە. بۆ نمونە کەسێکە گیرۆدەی ئەڵکوڵە. بەڵام بەڕای من جگەرە کێژی بێپارە دۆخی لە هەمووان ئاڵۆسترە. ئەپرسی بۆچی؟ وەرە با پێت بڵێم. یەکەم شت، هەموو ئەوانەی باسم کردن بێژگە لەوەی کە لە کەرتی خۆیانە چالاکن جگەرە کێشیشن. تۆ هەرگیز نابینیت دوو دەرۆزەکەر بە سەگ و پەرتووک و کاسەوە لەسەر دانیشتن لە بەردەم فرۆشگایەکە ببێتە ناخۆشیان. بەڵام جگەرە خواستی زۆری لەسەرە و جگەرەی نیوە کێش کەم دەسەکەوێت و جگەرەی ساق دەگمەنە. ئەمە دیاردەیەک دروستەکات بە ناوی کەمینی جگەرە کێش. دۆخەکە کاتێک ئەشڵەقێت کە چەند جگەرە کێشی بێپارە لە یەک گۆڕەپار کۆ ببنەوە، وێنای بکە پاسێک لە ناکاوە دێت، لە ناوەختی شاگاتە ژێ. دوو جگەرە کێش کە گومان ئەکرا جگەرەکەیان تەواو بکێشن، بەپەلە نیوەی جگەرەکەیان فڕێ ئەدەن. گەرتیەکان ڕائەکەن بەرەو وێزگەکە و پەلاماری نیوە جگەرەکان ئەدەن و ئەیان کێشن. بەڵام ئەوان بۆوە دەستخستنی ئەو نیوە جگەرانە ناچارن پاڵ بە یەکتریەوە بنێن. جاری وایش هەیە کابرا خۆی پێیەک ئەنێ بە جگەرەکە ئەکوژێنێتەوە، ڕەنگە بۆ ئەوەی کە وێزگەی پاسەکە ئاگر نەگرێت، یان نازانم هەر هۆکارێکی تر، یانژی لەبەر پێی گەرتیەکانە ئەشلێقێت کە پرتاوی ئەدەنێ. کێشەی دووهەم ئەوەیە کە ئەم وڵاتە هەمیشە لە خۆیەوە تەڕە، وەک مرۆڤێکە میزە چرکەی هەیە و زووزوو تۆزێک میزەکات. لێرەش زووزوو تۆزێک بارانە بارێت، کەواتە ئەگەر جگەرەیەک فڕە ئەدرێت نەکەوێتە ناو قەپە چاڵێکەوە وەک هەمیشە تۆزێک ئاویتیایە و لە نیوە وشکانیە بدا بە زەویە، دەکرێت هەڵبگیرێتەوە. ئێستا دەبینیت کە جگەرەیش تازە و کۆنی هەیە، تازەکە شەڕە لەسەری و کۆنەکەیش تەڕە. ئێستا تەڕی خۆ هەرهی باران نییە، جۆرێک لە تەڕی هەیە لە وڵاتەیە کە بووە بە کێشە بۆ جگەرە کێشەکان. ئەم وڵاتە پڕە لە سەگی ناوماڵ کە خاوەنەکانیان ناچارن هەموو ڕۆژێک بیان هێنە دەرەوە و پیاسەیەکیان پێ بکەن. ئەم سەگانە ڕاهێنراون لە ماڵە تەنیا لەو شوێنێ بۆیان دیاریکراوە میز بکەن. بەڵام گرفتی هەمیشەی ئەم سەگانە کە خاوەنەکانیان لە تەنیایی دەربازەکەن تەنیایی خۆیانە. ئەم سەگانە دوو شێوازی پەیوەندیان هەیە، یەکێکیان لوت بەلوت و لوت بەگەڵ لەگەڵ سەگێکی ترا کە هێنراوەتە دەرەوە و ئەویان شێوازێکی نەریتیە کە لە پێشینانیانەوە بۆیان ماوەتەوە و هی ئەو سەردەمەیە کە ئازاد بوون، تەنانەت پێش ئەو سەردەمەش
کە بەنانە ڕەقە لەسەر بانەکانە و لە دەوری ماڵەکانە ڕائگیران. ئەمە شێوازی هەڵمیستنە. لە دەرەوە هەر شتێکە قیت بوو بێتەوە وەک تەنەکەی خۆڵ و سنووقە سوورەکانی پۆست پێ هەڵدەمیزن و بەو جۆرە پەیامێکی بۆنی بەجێ دەهێڵن بۆ سەگێکی تر کە لەوێەوە تێپەڕە بێت. یان بە میزی سەگێکی ترە هەڵەمیزن و وەڵامێکی سەگانەی پەیامەکەی ئەدەنەوە. جا بریا هەر سەگە و میزی بە شوێنێکا کرد بە لامشتێک میزیان پێ دابەشی ئەکەن بەسەر هەموو ئەو شوێنانەیە کە لێوە تێئەپەڕن و لم بە هەموو میزگەیەکە ئەهێنن و تەڕیەکەن. مەرج نییە بکەوێتە ڕێو کەف بکات، مەبەست پەیامێکە بگات. تا ئێستا نەمبیستووە سەگێک لەو ڕێگەیەوە دەستکەوتێکی هەبوو بێت. بابەتەکەیش هێندە خۆزاییە بە کەس حاڵی ناکرێن کە کارەکەیان بێسوودە. بۆیە جگەرەکێش دڵیان لە هەموو جگەرەیەکی نمدار و تەڕکردمنە. بەڵام بە دڵنیاییەوە ئەو دنکە جگەرەیە کە تاوی دەدەنێ و لە دەست گەرتی تری دەڕفێنن تاسخێن ناشکێنێت. ناچارن ئەوانەش بە وریاییەوە هەڵبگرنەوە و بیان بنەوە و وشکیان کەرەوە. گەرتیەکان لەوێ چاوەڕێ بوون و کەسیان تێ ناپەڕان. بە وردی سەیری هەموو کەسێکیانە کرد کە لەوێەوە تێپەڕێ. لەبەر سەرما دەستیان لە یەک ئەخشاندن و بە کزێکەوە سەیری خەڵکیانە کرد. زۆری نەمابوو کە ئێوارە دابێت و ناوەندی کار ببەسترێت. ئەوە کاریگەریەکی کوشندەی لەسەر دەستکەوتی ئەواندانا. سەیری لای چەپی خۆم کرد کچێکی بەژن و باڵاڕێکم بینی کە قاچی ڕوود بوون و لەسەری شەوە شتێکی وای لەبەر نەبوو کە گەرمی بکاتەوە، بەڵکو بۆ گەرما پشتی بە تەماشە بەست بوو. ڕووی لە ئاسمانە کرد و دووکەڵێکی زۆری تێبەر ئەدا و سەیری ئەکرد. تا ئێستا نەمبینی بوو جگەرە ئەوەنە دووکەڵ بکات. کە سەیری دەستیم کرد هیچی پێ نەبوو. ئەو جار بۆم دەرکەوت کە ئەوە هەڵمی دەمێتی کە لەو سەرمایەدا وا زۆر ئەنوێنێ و خۆشی پێی سەرسام و گەمەی پێکات. لە ناکاو دووکەڵێکی زۆر کرا بە دەم و چاومە. ئەو ڕوندایەوە بینیم کە هاوڕێکەیەتی و بە پێکەنینەوە دووکەڵی جگەرەکەی کرد بە دەم و چاومە و بە لەنجەوە چوو. یەک لە یەک جوانتر بوو. تا ئێستا فووی ئاوا خۆشم بەرنەکەوت بوو. یەکسەر هەموو فووەکەم هەڵمەژی و تۆزێکی ڕامگرت لە سینگمدا بێ ئەوەی کە بێڵم کەس پێم زانیت. ئیتر ناکرا چاوبگێڕم بە شوێنی ئەوانە. لەخۆوە سەرم داخست و گوایە سەیری شتێکەکەم لەسەر زەویە. لەکەیەک سەرنجی ڕاکێشان. سەیری دەوروبەریم کرد. دانەودوان نەبوو. زۆر بوون. لام بوو بە پرسیار ئەمانە چین؟ کەمێک چاوم گێڕا بینیم تا چاو کارەکات هەن. پێم وابوو دڵۆپی ڕەنگن و لەو نزیکانەیە دوکانێک تازە ڕەنکراوە و ئەگەری هەیە لە کەلوپەلی ڕەنگی وەستاکان داچۆڕابێتن. بەڵام نەدەکراوایش بێت. چونکە لە ڕێکی یەکا نەبوون. لە هەموو شوێنێک هەبوون. چون تا ئەو پەڕی بازارچەکە لەوێوە ڕاوەستە. تۆزێک سەیری دەوروبەرم کرد. لە هەموو شوێنێک بەدی ئەکران. پێیانەوە سەرقاڵ بوو. دانەیەکی گەورەم بینی کە سپایەتی زیاتری پێوەما بوو. لوتەپێیەکم لێدا هەستم کرد تۆزێک ڕقە و لکاوە بە زەویەکەیە. سەرێکم هەڵبڕی و بینیم گەرتیەکان بەسەر سوڕمانەوە سەیری منەکەن. پشتم تێکردن و دوای کەمێک بڕیارمدا دانیشم و دەست لە دانەیەکیان بدەم بزانم چییە. هەر دانیشتم گەرتیەکان گەیشتنە سەرم. دانەیەکیان کەوت بە ملما و منیش بەوەوە لەسەر پلەیەک کەوتمە خوارەوە. هەموو ئەو بازارچەی سەیری ئێمەیە کرد. لەو کاتانە بوو کە هەستمان کرد مردنم خۆشە تاوە. هەڵسامە سەر پێ و بینیم لایەکم گیراوەتە قوڕاو. گەرتیەکان هەموویان ماتی تەماشای من بوون بە پرسیارەوە. منیش بە شەرم و حەپەسانەوە هەردوو دەستم پان کردەوە و وتم ها چییە؟ بە گاڵتە و جنێوی فێدارەوە بڵاوایان لێ کرد. وایان نەزانی تازە شێت بوو. لەولاترەوە دووسێ کەس پێمەکەنین. لە بەردەم سەرتاشخانەیەکە ڕاوەستا بوون. بە ڕوخسار کورد بوون. تا گەیشتمە لایەن پێکەنینیان نەما. زۆربەی سەرتاشخانەی ئەم وڵاتە کوردن. بە کوردی سڵاوم لێ کردن. ڕویان کرایەوە وتیان ئێ کوردی؟ وتم بەڵێ. بە پەرێزەوە تەوقەیان لەگەڵ کردم. یەکێکیان دەستی کرد بە گیرفانیا و بەستەیە جگەرەی دەرهێنا و
دەستی درێژ کردەوە بۆ لام. منیش دانەیەکم هەڵگرت و سوپاسم کرد. هەر نازانم چیمان وت و چۆن دەرچوون لەلایەن. هاتمەوە بەرەو ماڵ. تاوەکو دەرماڵی خۆم ئەو لە کەسپیانەم ئەبینی. لەسەر زەوی شوێن بە شوێن کەوتبوون. زۆر تووڕە و بێزار بووم لە خۆم و لەو لەکانیش کە لە هەموو شوێنێکم بینین. دەرگام کردەوە و خێرا بەر لەوەی خۆم گۆڕم کتریم خستە سەر بۆ چایی. خۆشترین چاییە کە ئەمزانی لێمنا. پیاڵەیەک چایم بە شەکری زۆرەوە داکرد بۆ خۆم. تۆزێک ڕاوەستام تا چایەکە خۆشگەرم ببێت. نە داغ بوو نەف و پێویست بوو. 3-4 مڵقی گەورەم لێدا. قڕگم تەڕ و گەرم و خۆش بوو بۆ جگەرەیەک. جگەرەکەم دەرهێنا. کێشام بە زمانە. تۆزێک تەڕم کرد و دام گیرسان. 2-3 مژی قوڵم لێدا و سەرم وە گێش چوو. لە ناکاو سەرم بوو بە زیڕەزیر. قیژە قیشکەری ئاگرەکە ڕێک لەسەر سرم بوو. بە دووکەڵی جگەرەکە کەوتبووە هاوار. ئەتگوت لە ناو مێشکی منایە. ئەسیڕێنێت. دەستم پێی ناگەیشت بیکوژێنمەوە. هیچیش نەبوو لێدەم بیکوژێنمەوە. خەریک بوو سرم بکەوێت. بەپەلە هەموو پەنجەرەکانم کردەوە. تومەز ئەمانە ئەگەر زوو دەستیان پیانە نێبیان کوژێنیتەوە، هەر چەندانەیەک لەناو ئەو ماڵەیە بن، هەر هەمویان ئەکەونە زیڕەزیر. کەوتمە پەلە پەترۆ. پێڵاوێکم لە پێکەند و دانە بە دانە تێمەگرتن. 2 دانایانم ئەکوژاندەوە و ئەگەیشتمە لای سێهەمدانە، ئەو دووەکە هەڵ ئەبوونەوە. ڕێک ئەتگوت شێرێکی برسی دوام کەوتووە و خەریکە بمگرێت. ڕام کردە دەر. ئەوە نەمزانی لە دەریشەوە قیژە قیژە. هەر تەواو خەریک بوو شێت بم. هەموو گیانم ئەلەرزی. ئەمەیان قیژە قیژی ئاگەر کوژێنەوە بوو. هاتن و دەستیانیان بە کریلەکەدا لە پشت دەرگای هاتنە ژوورەوەیە و هەموویان کوژاندنەوە. بە منیان وت تۆ کرێچیت و بۆت نییە لەو ماڵانەیە جگەرە بکێشی. ئەگەر جارێکی تر بەو هۆکارە ئێمە بێینە ئێرە، ئەبێ پارەی هاتوچۆمان بدەیت و ئەگەریشی هەیە سزا بدرێت. دوای ئەوان هەرچی گەڕام ژگەرەکەم نەدۆزیەوە.